بە هیچ شێوەیەک دروست نییە لە ناو مزگەوتە دەنگ بەرزکەیتەوە حتا بە قورئان خوێندنیش مەگەر مامۆسایەک دەرسی قورئان باتەوە. ئەویش ئێمە ئێستا لە مزگەوتی خۆمانە مامۆسا ئەحمەد کە دەرسی قورئانە داتەوە شوێنە تایبەتیمان بۆ دانا و دەرگاکەیدا ئاخابەوەی نوێژگەرەکان ئیزعاج نەبن. کابرا نوێژە کات و ئەگەر قورئانەکە بە دەنگی بەرز بخوێنی یا نوێژەکە بە دەنگی بەرز بکەی تەئسیری تێەکە. لەبەر ئەوە حتا قورئان کە کەلامی خوایە بە دەنگی بەرز نابێ لە بەرۆی خەڵک ئیزعاجە بێ. ڕۆژێکیان سائیبی کوڕی زەید ئەفەرمێ لە مزگەوتی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم سیرم کرد یەکێ بەردێکی تێوەشاندم بەردێکی بچووک ئەڵێ سیرم کرد عومەری کوڕی خەتابە لەو لامۆ دانیشتووە پێیوتم بڕۆ ئەو دوو زەلامەوە دەنگیان بەرز کردەوە بانگیان کە دەنگیان بەرز کردبووە ئیمامی عومەریش بانگی کردن تێوە خەڵکی کوێن وتیان ئێمە خەڵکی تائیفین فەرمووی ئەگەر خەڵکی ئێرە بوایەن باش ئازارتان مەدە چۆن ئەبێ دەنگ بەرزکەنەوە لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێت. ئیمامی بوخاری گێڕێتەوە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتە ئیعتیکافی کردبوو کە ئیعتیکافی کرد شتێکی ئاوا خێمەیەکی هەڵەدا بچووک تایە نوێژێ کردو ئەوانە سێ و چوار مسلمان بە دەنگی بەرز قورئانیان نەخوێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم پەردەکەی لادا و فەرمووی دەنگتان نزم کەنەوە با ئیزعاجی خەڵک نەکە. یەکێکی تر لە ئادابەکانی مزگەوت خۆشەویستەکانم دەمەقاڵە لە ناو مزگەوتە دروست نییە نابێت دوو کەس لە ناو مزگەوتە دەمەقاڵە بکەن مناقەشە بکەن باسی دنیا بکەن باسی تۆپتۆپێن بکەن باسی شتە دنیایەکان یان هەنێ گەنج و مناڵی ئاخر زەمان یعنی ڕاستی نازانم ئەمە چۆن باسکەم واللهی شەرمەکەم کە باسێکم ئەڕۆن پۆپچی مۆپچی ئەو ئەلعابانە دێنن لەناو مزگەوتایکەن شاحینەکە دەن لە قەلاکی مزگەوت و دەسەکەنە یاریکردن ئەلعاب لە ناو مزگەوتە شتیوا چۆنە بێ ئەمە کارەساتە والله ئێستا کە باسێکم خوا ئەگەدارم مچورکە دێتە گیانمە چۆن ئەبێ مۆبایل بۆ غەیری قورئان خوێندن لە ناو مزگەوتە بەکاری بێنی ئەویش ئەگەر بکرێ مۆبایلەکە بەکار مێنە با خەڵک فێر نەبێ با هەر لە گیرفان تا بێ قورئانەکە هەڵگرە مەگەر حاڵەتەکە زۆر زەرور بێ ئەوجا مۆبایلەکە دەرکە ئەویش بۆ سیرکردنی قورئان یا بۆ علمی شەرعی دروست نییە برا بە ڕێزەکانم تۆ پۆپچی بکە یا یاری بکە یا ئەم شتانە ئەمە مناڵی ئاخر زەمانە ئەگەر شتی وا بکە ئەمە نەکبەتیە و قوربەسەری ئەمە وازانێ ساحەی تۆپانە ئەمرە ئەمە ماڵی خوایە ماڵی خوا ئەمە ئەو ماڵەیە کە دروست نییە تۆ باسی دنیایی تیا بکەی کە دروست نییە کابرا ئەگەر شتێکی ون کردە بێ لێرە ئەگەر وتی خەڵکی لە مسلمانان دەفتەرە دۆلارمون کردووە سنەتە مسلمانان بڵێن دەک یا ڕەبی نەیدۆزیتەوە نابێ دەنگ بەرزکەیتەوە دروست نییە لە ناو حەوشەی مزگەوت تا دەنگ بەرزکەیتەوە ئەوەی کە دیواری مزگەوت بێ یا شت بکڕی یا شت بفرۆشی لەوێ ئللا لە دەرەوەی دەرەوە حتا ئەوانەشی کە لە دەرەوە بەقاڵن یا شتە فرۆشن نابێ دەنگیان ئەوەنە بەرز بێت تەئسیر لە مزگەوتەکە بکە دەنگەکەیان ئەوەنە بەرزکەنەوە ئەگەر هە پێویستیشی کرد بە ئەوەنەی کە خەڵکەکە دەرەچن لە مزگەوت گویان لێبێ نەک دەنگەکەیان بێ لێرە من نوێژی سونەتەکەم لێمی تێکەدا شتیوا چۆنە بێ ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە کڕین و فرۆشتن لە ناو مزگەوتە شعر وتن لە ناو مزگەوتە یعنی شعر ئەگەر شعری دینی نەبێ باسی خوا و پێغەمبەری خوا لە وتاری جمعە مەسەن لە مەحاضرێکە شعرێکەڵێ ئیسفادەی هەبێ بۆ مسلمان دروست نییە خۆ ئەمە مەسرح نییە تۆ شعری تیا بڵێ ئەی تۆپتۆپان ئەی پۆپچی لا حول ولا قوة إلا بالله